خۆشەویستان بەردەوام بین لەگەڵتان لەم بەشی بەرنامەکەمانە قسە لەسەر هەستیاری شیرەکەین لە مناڵانە بەتایبەتتر زۆر کات ئەو مناڵانەی کە جگە لە شیری دایکیان شیری قوت و زۆر کات بەکارێنن زۆر کات لێرە و لێوێ قسە لەسەر ئەوە کێڵەن مناڵەکەم تووشی هەستیاری بۆ بەم شیرە و بەتایبەتریش ئاری ئەو شیرانەی کە شیری مانگا دروستکراونە و شیرە قوتوانە زۆر کات مناڵ هەستیاری بۆ شیرانە دروستەکە یاخود دەڵێ پرۆتینی شیرەکە بەرزە بۆ مناڵەکە حەساسیەتی بێ دروست بووە بابزانین بۆچی ئەم هەستیاری شیرە لە مناڵ دروستە بێ و بەتایبەت بۆچی لە شیری مانگاشە ئەم هەستیاریە زیاتر بوونی هەیە بۆ لە مەڕۆ و بزن و ئەم بابەتانی ترانیە ئاری اینجا نیشانەکانی هەستیاری شیر چین یاخود زۆر کات ئەگەر منداڵ هەستیاری بە جۆرێک لە شیر هەبێت چۆن و بە چه شێوازێک ئەم شیری بۆ بگۆڕە نیشانەکانی هەستیاری چین بە چ ڕۆپڕی لەسەر ئەم بابەتانە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هونەر جەمال هەورامی کە بەڕێزیان خاوەنی بڕۆنامەی بردن لە نەخۆشیەکانی مناڵان سڵاو لێ بێ دکتۆر زۆر بەخێر بێ عەلەیکوم سەلام سوپاستانەکەم زۆر بەخێر بێ سەر چاوم سپاس بۆ بانگێشتنەکەتان زۆر بەخێر بێ دکتۆر دەستپێکی گفتوگۆکانمان پێمان بڵێ هەستیاری بە شیر لە مناڵانە مەبەست لێی چییە و بۆچی زۆر کاتیژەم هەستیاریاڵن بە شیری مانگا مناڵە هەستیاری هەیە ئەی مەڕ و بزن و ئەم بابەتانەی تر بۆچی ئەو مناڵە بە و جۆرانی تر هەستیاری دروست ناکە خۆی بڵێن ئێمە شیرمانە کە باسی شیرەکەن حەساسەتی شیر بیر لە شیری قوتووەکەینەوە لە شیری قوتووە 5 پێکاتی سەرەکی هەر بەعام لە خواردنیشە ئەو شیرێکی هێنی بەشێکی پرۆتینە بەشێکی چەوریە بەشێکی شەکر و کاربۆهیدرێتە بەشێکی ڤیتامیناتە بەشێکی کانزاکانە بڵێن ئێمە باس دەکەین لەوەی کە ئەپرۆتینی ناوام شیرە ینی بۆ مناڵ حساسەتی پێگرم ینی بۆ نمونە ئەچی تۆ شیرێکەکە شیرێکی قوتووە لە بازاڕە هێنیتەوە سێرەکەی تۆ مناڵەکەی خوا دوای ماوەیەک تووشی حساسیت دەبێت ئەمێ لەو پرسیارە دەست پێکەم فەرموود بۆ ناڵێن حساسیت بە شیری بزن یان شیری بەز مانگا خۆی و شیرانی کە لە بازاڕە هەیە کە تۆ چیتە مارکێت سێکشنێکی لێ بۆ شیر هەموو شیرەکان لە شیری مانگا دروستەکرێن ئەم شیری مانگایە مانوفاکچەرینگی بۆکرێ ئەکرێتە قوتو لە بازار دانرێ یانەگە تۆ بۆ شیرێک بگەڕێ لە بزن دروستکرابێ یان شیرێکە لە مەڕ دروستکرابێ ناڵێم نییە بە زۆر کەمە ئەبێ ئەو دایکانی هەموو سلێمانی یا هەولێر بگەڕێ ئجا چەند قوتوێکی دەزەکەوێ لەبەرێ ماڵێن حساسیت بە شیری مانگا کەمەکەی پەیوەندی بە پرۆتینەکەەوە هەیە باشترن یان هی مانگا باشترە وەڵڵاهی تر ئەمە ستانداردە دروستکراوە بەڕای من ینی خۆ شیری بزن یا شیری مەرژە توانێ و شک بکرێت و برێ بە مناڵ بەس سعرەکەی زۆر بەرزە بەڕای من ینی لەوانەیە مانگا شیری زیاتر بێ تعاملی خۆشتر بێ لە دنیا ئەمە لە تێکسبووکی ئێمە شاباس کراوە هەر بەزەبش هەر ماسی مانگا زیاترەوەکو لەمە ڕۆبێت ینی کە تۆچی بۆ شوێنەکە مانگاکە زیاترە جا ئەمە بڵێن هەستیاری بە شیری مانگا ئەلەوە هاتووە ئەی پرۆتینەکە چییە؟ بیدایەت پێم وتی شیر لە 5 پێکاتی سەرەکی پێکێ یەکێکیان پرۆتینە ئەوانی تریش کە باسمان ئەو بۆیە کە پشکنین بۆ مناڵەکرێ لە پرۆتینی شیرەکەی زۆر بەرزەکەواتە تووشی هەستیاری بۆ بەرامبەر بەو شیرەوەیە ئەو تۆزە قسەکە بڵێن لە خەڵکا ڕۆشتووەگینە ئەو قوتوانی کە لە بازاڕە هەن ستانداردە پرۆتینەکەی ئەوە نییە بڵێ ئەم شیرە پرۆتینی بەرزە ئەو مناڵێک کە تووشی هەستیارێکە بێت لە بەروی هەستیاری پێ هەیە پرۆتینەکەی بەرزە بێتەوە بزەبدانی ئەسا ئێنە سەرباسیەوەش بۆ نمونە دایکێک یا باوکێک قالەقیەکەنمە بەرنامێکی تەلەڤیزیۆنیەکەن ئەلە بزانم مناڵەکەم حساسەتی بۆم پرۆتینە شیرە هەیە ئەچێ بۆ مختەبەر فەحسێکی پیسایی وەرەگرێ سوتفە پرۆتینەکەی بەرز دەرەچێ لە ناو پیسایەکە احترامەوە جەنابتان ئەمە بابەتێکی جیاوازە ینی ئەوەیە کە دایک و باوک زۆر پشکنینێکی پیسایی بکرێ بۆ بزان مناڵەکەم ئەو پشکینە ینی بەڵە بزەبدەڵە پرۆتینەکەی بەرزە دوایکەنە سەر باسیەوە ینی ئەو پشکنینێکی زۆر تایبەت نییە بە حساسەتی پرۆتین باشە دکتۆریانی گرنگە دایک و باو پێشەوەی شیرێکی قوتوبەن بە مناڵەکانیان ئەو پشکنین ئەنجام بن یان شیرەکەی ئەیە تێڵە هەستەکەم کۆمەڵی نیشانەکە کەمێکتر پێم خۆشە باسێکی کۆمەڵی نیشانی تا دەرەکەوێت اینجا ئالە بەخوا دیارە و شیری پێ نەکەوتەوە بێ بچم بیگۆڕم جار وایە پشەش حەو شیرە گۆڕێها خێزانێ ئایسە جویان لە من گرتووە باوەڕکە لەم شیرێکا بۆ شتی لەم قوتوویکا بۆ قوتووە تا مناڵەکەی بدانەی کام بکەوێت بەڵام باشترین ڕێگا ئەو پشکنینێکە نابێ پشکنینە بکرێ و پشکنینە بە شێوەیەکی
هەڵا بەکارێت لای ئێمە زۆرە کرێ لەورە پشکنینێکی تایبەت نییە بە حساسەتی پرۆتین نیمە نیمانە نیمانە لە هەنە حاڵەتی تایبەتی بۆنمونە ئەینێرە دکتۆر ئێمە بێنە سەر جۆرەکانی حساسەت بە پرۆتینی شیرەکە نزیکەی 5 جۆرمان هەیە باشە ئەسە بۆنمونە پرۆتینەکەی کاکرێت کاڵپرۆتێکتین لە ناو پیساییە تابعی ینی بۆنمونە لە مناڵی سێمانگاکاتە 600 بۆ 700 جاری وایە بەبێ و هیچ کێشەیە کێبێ بەس لە ئێمەمانان کە گەورەین ئەو پشکنینە بکەین 50 ئەو مهمە ینی بەس لە پرۆتینی مانگاشە بەرز نابێتەوە بۆنمونە ئەگەر ئەو فەحساگەر یەکێک ئیلتیاباتی ڕخۆڵی هەیە بە یەکی خواردنێکی پێنەکەوێ یەکێک شتێکی تری هەیە ئەو پرۆتینە لەناو پاشەڕۆکە پیسایەکە احترامەوە جەنابتان بەرزەبێتەوە باشە دوکتۆر هیچ تەمەنێکەیە دیاری کرابێت لەو تەمەنەوەی تر ئەم مناڵە بە تایبەتتر وردە دەست بکات بە دروستبوونی ئەم هەستیاری شیرە بەرامبەر بەو شیرە و هەرواتەشمان بڵێ لە تەمەن لە ڕەگەزی نێر و مایاوەکو یەک وایە پرسیارەکە زۆر لەجێ خۆیەتی پرسیارەکە حساست بە پرۆتینی شیری مانگا بە زۆری لە تەمەن 1 ساڵایە بە زۆری لە تەمەن 1 ساڵایە ئەنجاکم بزەبت کەی دەست پێەکە ئێمە 3 گروپمانەیە 3 جۆر کەسمانەیە بە 3 شێوازی جیاوا تووشی هەستیارەکە بن گروپێکیانەوەیە کە پێی ئەوترێت IgE mediated بە کوردی نیمانە بنە بە نمونەیەک باسیکەین دایکێک مناڵەکەی بە لە خەستەخان و عایلێن و ئەچنە ئەوێ و چاوەڕێکن تاوەکو دایکی لە عملیاتە دایکی بێ شیر بە بە مناڵەکی عیلەکەڵە وەڵا هێشتا ناتوە شیرێکی قوتوی بینێ شیری بۆ گردەوە کە بۆیان گرتەوە سێرەکی لە خلالی 2 ساعتە مناڵەکە پێستی سوورە بێتەوە هەناسێت و نەبێ شینە بێتەوە لەوانێ پەستانی خوێنی دابەزێ ئەمە جۆرەکە لە حساسەتی پرۆتینی شیری مانگا جۆری IgE ئەمە جۆرێکیانە ئەو ڕۆژە دەست پێەکە قورسە بەزەمیان کەمترە ڕاستی لە سا 20 مناڵەکان هەیەە ئەمە لە خەستەخانەیان ڕووە پێش بگاتە لای دکتۆر دایک و باوکەڵان یەکسەر شیرەکەی پێ نەکەوتو جۆری دۆمان هەیە ئەڵێ نەن IgE mediated دواتە ڕەبتی لەگەڵ IgE نیەم ئەم جۆرە لە سا هەفتایەتی باوە بۆ نمونە ئەکرێ بە 3 جۆرەوە ئەمەش دانە بە دانەمە نمونە باسەکەین جۆرێکیان ئەوەی کە باوە مناڵەکە لە دایگە بێ لە خەستەخانە عیبی نییە کێشی باشە باڵای باشە دوای مانگونی وەگێتەوە بەلای خەستەخانە لە دکتۆر هەستەکەم مناڵەکەم تۆزێ خوێن لەگەڵ پیسایەکە هەیە یا لە کاتی گریانێکی زۆریە شەو ڕۆژ ناخەوێ خۆجاران نەیبوو یان دکتۆر جاران غازاتیە بوو دکتۆرێوت بۆ منە لە دوای مانگونیەوە باشە بەس من زیاتر بوو خراپتر بوو ئەجا ئێمە مناڵەکە بینین تابان بە پێی نیشانەکان یاڵەنەمە حساسەتیە بە پرۆتینی شیر ئەمە جۆرێکیان دکتۆر هەر تەنا سووربوونەوە و شینبوونەوە ئەوە جۆرێکیانە کە باسم کردتم IgE mediated واتە بەس لە خەستەخانەیە هەیە ئەمە جۆری دووەمیان نەن IgE ئەکرێ بە 3 بەشەوە بەشێکیان نیشانەکە و کەیس باسم کرد بووینە خۆ دایکان تێبگەن لێمان دوای 2 مانگ مناڵەکە ئێتۆ بەلاتۆڵە دکتۆر تۆ زێخوێن لەگەڵ پیسایەکە هەیە قەت نەیبووە گریانی زۆرە شەو ناخەوێ ئێمە پاژەیە بینین ئەڵەن مناڵەکەی تۆ ئەڵەن شیری قوتۆ خاڵە بەلە ئەڵەن لەوانێ حساسەتی بە پرۆتینی شیری مانگایە بێ ئەڵە دکتۆر خۆ من کە لە دایک بۆ مانگ یەکەم شیری قوتوماوەتە هیچ هیچ کێشەیەکی نەبە ئەمە جۆرێکیان ناوە دەرەکەێت هەیەە بەس تەنها شیری دایک بخوا تووشی ئەم هەستیارێ ببێت دکتۆر خۆی 2 بەش ئەوانە کە شیری قوتووە خۆن لە سا 2 بۆ 3یان تووشی ئەم هەستیاری ئابن ئەوانێک شیری دایکم خۆن لە 200 مناڵ کە شیری دایکە خۆیەک دانیان توژە بێ بە شیری دایکەکە نا دایکەکە لەوانەیە هەنێ خۆراک بخوا کە لە شیری مانگا خۆراکی کە لە شیری مانگا دروست کرابێتتر خۆراک مەرجنە هەر شیری فرێش بخوا لەوانەیە بۆ نوە کێک و پسکیت بخوا لەوانەیە ئاسکرێمێک بخوا ئەوانە کە شیری مانگایتیایە ئەنی ئەچێتە شیرەکە و لە شیرەکە و ناڵەکەی خوات و توژە بێت یا ئەمیش تووشی و هەستیاریە بێ و دایکەکە توژ نابێت مناڵەکە توژە بێ بەڵێ واتە هەمان پرۆتینە بەڵێ هەمان پرۆتینە و هەمان هەستیاریە پرۆتینە
جاگەر ڕێگەم بێ بوو مناڵەکە تووشی حساست بم پرۆتینە بێ ئەم پرۆتینانە لە ناو شیری قوتووە هەن پرۆتینەکان دوو نوع پرۆتینە لەبەری کە توژە بێم ئەنزیمی مناڵەکە لە ناو جگەر و جۆگەی هەرسا توانە هەزمکردنیم جۆرە پرۆتینی نییە ئەنی نایشکێنە ئێمە خواردنێکە خۆین خواردنەکە ئەشکێ بەس ئەنزیمی مناڵەکە ناشکەوە بە ساخی کاتە دەرە کاتە چۆنەتی چارەسەرکردن و ڕێخستنیە و بابەتە چییە؟ ینی بۆ مناڵێک کە تەنها شیری دایکیە خۆیان شیری قوتووە خوارد بۆی هاوسنگ بێت یان تووشی ئەم حاڵەت وەستێریە مهمترین شت سەر ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەوەیە کە شیری دایک بە تەواوەتی بخورێ هیچ مەجالی تیانە تا 6 مانگی یەکەم بەستە هیچ مەجالی تیانە هیچ مەجالێکی تیانە ئێستا شت پێیا باڵە شیرم کەمە شیرم ڕوونە کە شیریم بە مناڵەکە پێرشێتەوە کە شیریێمێ سکیە چێ یان چوون فەخسی شیرم کردووە شیری دایک و توانە شیرەکە و ڕوونە جا دکتۆر بابەتێکی تر هەیە زۆر کات دایکان شیر زۆرە گۆڕن بۆ نمونە شیر گۆڕین مناڵەکەی پێشتر شیرێکی پێکەوتووە بەڵام لە مەجلیسێکادانی شێڵە فلان شیر منیامە بە مناڵەکەم زۆر پێکەوتوی ترم دایکا چێتە مێشکی و شیرە گۆڕێ مەرجە لە دوای هەموو شیر گۆڕینێکیش ئەم بابەتانە ڕووبات لە لای مناڵ خۆی بۆ نمونە ئەمە شیری دایکمان و شیری قوتومانێ باسی شیری قوتووەکەینێ جا بۆ هین بێ شیری دایگانی ئەو ستاندارد بێ بەکاربێ شیری قوتوو ینی ئێمە کۆدێکسمانە بەردامەیەکی جیهانی ئەبێ هەموو شیرە قوتوویەک ئەم بنچینیانی تیابێ ئیجارەخراوی تەندروستی جیهانی ئێهەڵە بچێتە بازاڕەوە شیرەکان کە لە بازاڕن تابەن ئێمە قەت ناڵن شیری قوتوو خۆ حتا شیری دایگەگە دایکێک هینی هەبێت بۆ نمونە داوامێک شتێکی هەبێ بۆ 6 مانگ تا 12 مانگ لە فرێزەرە هەڵی گیرێ ئەوە مهمە ینی لەناو فرێزەرە شیری قوتوو کۆمپانیاکان هاتوون کۆمەڵک مەوادی مواسەفاتی تێکەن کۆمپانیاکە دیەچی تێکاڵە وەکو هینێکواڵە من دیەچی تێکم بۆ مێشک باشە کۆمپانیاکی تری هەیە ئێچەمۆی تێکاڵەمانە بۆ ڕیخۆڵە باش نەمانە نرخی شیرەکە کەموزیاکە لەوانەیە مناڵەکە ئەم شتانەشی پێ نەکەوێ باش شیرگۆڕین ینی شیری دایک بێ باشترە شیرگۆڕین شتێکی باش نییە زۆر باش اینجا دکتۆر دوێنێ لە پێیجەکەی خۆیان بڵاوی کردوەوە کە ئەمڕۆ ئەم چاوپێکەوتنەی هەیە و لەسەر ئەم بابەتە دنیایەک پرسیار هاتووە اینجا گەر پێی خۆش بێن دێک لەو کۆمنتانە خوێنینەوە بۆی کە وەڵامێک بۆ بینەرە ئەزیزانە ژوەرگرین باشە دکتۆر یەکێک باز لەوە کە ئەڵێ من لە ئەوروپام لێرە کەس هیچمان پێ ناڵێ بڵێت کە مناڵەکە تووشی ئەم هەستیاریە بۆ بە پرۆتینی شیر ئەڵە تەنانەت مناڵەکەم زۆر کات کە شیرەکە خوا پەڵی سوور لەسەر جسمی دروستە بێ هەروە گیانی ئەسووتێتەوە زۆر کات لە کاتی پیساییکردە پەڵە خوێنی ژەبینم ئەڵێ بەس پێم بڵێ من چی بکەم ئەمە پرۆتینی هەستیاریە بە پرۆتینی شیر یان نە چی بخۆم چی نەخۆم بۆی کە وردە ئەم مناڵە نەجاتی بێ لەم حاڵەتە خۆی ئەو دایکە بەڕێزە دەستی خۆش بۆ کۆمنتەکەی بە پێی کۆمنتەکەی بێ ئێمە نەمان بینیوە ئەنی پێچێ نیشانەکانی هەستیاری بە پرۆتینی شیری مانگا دەرخستەوە بەزە بێ ببینرێ کۆمەڵ حاڵەتێکی ترمان لەوانێ هەبێ بەپی ئەمە بێت و دوا ئەوەش ئێمە ئەم شیری خۆشیەتە نەک شیرە فەحسێکی دەقیقمان نییانی پرۆتینی پیساییەوە کە ئەکرێەوە شتێکی ینی شتێکی لە علمان نییانی کۆمەڵە حاڵەتی تایبەتە ینی تۆ بێکەم جار دکتۆرەکە لە مێشکی خۆیادای نابێت کە تاوا حەساسیاریە بە پرۆتینی شیر ئیجا فەحسەکەی بۆکەی تۆزە پاڵپشتی دەکە باشە ئەم مادام شیری خۆی ئەیە بە مناڵەکەی خواردنێک نەخوات تەشخیصەکەی بکەین بۆی بزانین هەیەی یانیەتی کە شیری دایکی بخوا ئاسانترە ینی دایکی ئەبێ هەرچیەک کام لە شیری مانگا دروست بکرێ ئەو دایکە بەڕێزە نەیخوا شیری مانگا بەس شیری فرێژ نییە ماستە پەنیرە پسکیتە ئاسکرێمە جا چیەکە تێبینیەکە ئەبێ دوای 3 ڕۆژ کە خۆی گرتەوە لەم شتانە بۆ نونە مناڵەکە گریانی نەمێنێ مناڵەکە سکچووی نەمێنێ دوای هەفتەیەک مناڵەکە خوێنی نەمێنێ لە پیسایەکەیە دوای 2 هەفتە مناڵەکە ئەوەی کاڵە ئێگزیمای سەر پێستی یا حەساسەتی پێستیە 2 بۆ 4 هەفتە شتانی نەمێنێ کە نەیمە ئەو کاتە ئاڵەیە مناڵە هەستیاری بە پرۆتینی شیری مانگا هەیە شتەکەشی مادام شیری دایکی بخۆ ئاسانتریانی باش دکتۆر زۆر دایکەیە کاتێک کە
يعني مناڵەکە لە سکایەتی هێچ لێەوە بڕێریا وڵە بخوا شیری خۆمی نایە یان کە لە دایکە بێ مناڵەکە بەخوا شیری خۆم بەشی مناڵەکە ناکانی ئەم بۆ چونە زۆر هەیە لە ناو خانمان پێی وایە بە شیری خۆی تێر نابێت لە زانست هەشتێکی لەو جۆرە هەیە شیری دایک بەشی مناڵەکە نەکە خۆی بڵی هەر نییە ئانیشتیوانە هۆکار بەس بوش دەرەجە زۆرە نییانی کە ئەستە دایکان بەداخەوە باسیەکەن شیر بۆ ئەوەی شیری خوب بێ بە مناڵەکە مهمترینش دەوێت لە کاتی دووگیانیە لە مێشکی خۆتا بێت ئەبێ شیری بێتێ ئەمە زۆر مهمە چونکە کۆمەڵە هۆرمۆن هەن پێش دووگیانی حازرەشی خۆتا بێ کە خۆت شیری بێ بە مناڵەکە زۆر گرنگە بڵێ نایە میتر شیرەکەش لاسە ئەگەر ئەوە بڵێن شتی علمی بە خۆتە بڵێەوە نییە بڵێ ئێمە وا ئاڵێن لاڕێ دایکان بڵێن شیری خۆێنێ ئەگەر دایکێک لە کاتی دووگیانیە بڵێ من مناڵم نابێ بە سروشتی هەنێ هۆرمۆناتەن بۆن منە باسەکەم لەو کە بۆن منە کۆنتراکشنیانی ژان دروستەکە کەمترە بێ ئەگە دایکێکیش بڵێ من شیری قوتوی ئێمە شیریم نییە فلان و فلان شیریان ناو بە مناڵەکانیان کێشیان کەم دەرچووە من نایەمێ کاریگەری زۆر بە قووەتی ئەبێت ئەبێ بیکاتە منشکی خۆ ئەفوو کە لە دایکیش بوو پێویستە دایکەکان خواردنێکی باش بخوات ئەوش مهمەیانی باشە اینجا دکتۆر بەڕاستی هەموو دایک و باوکێک کە مناڵەکەیان نەخۆشە بن ئیتر کەزە لە دڵ و جەرگیانەوێ دەیانەوێت بە زووترین کات باش بێت هەندێک کۆمنتی تایە بەڕاستی ئەڵێ تخوا خێرخوازێک پێمان بڵێت ئەم پرۆتینی شیری مانگایە هەتاوەکو کەی بەردەوامە بێڵێ ینی خەریکە خۆم لە خەفەتا برم دایکێکی دامانووسمە تاکەی بەردەوامە هەستیاری شیرەکەی ئەو ینی کەی دووبارە دەست بکاتەوە بە خواردنی شیر ینی خۆ مناڵاگەر لێ بگیرێتەوە پرۆتینی ئاستیاری هەبێ بەرامبەر بە شیری مانگا بەخوا گەورە بوو ناتوانێت ماستێکی شیری مانگاش بخوا کەی دووبارە دەست بکاتەوە بووە هەردوو پرسیارەکە بۆی وەڵامەکەمان زۆر زووتر بگا تابان کە تۆ تەشخیست کرد ئەمە حساسێ بە پرۆتینی شیری مانگا هەیە دوای 6 مانگ بۆ ساڵێک ئەتوانی دەست بە بۆ شتانە بکێتەوە کە شیری مانگای تایە 6 مانگ بۆ ساڵێک 6 مانگ جا کەی ئێپارێ لە 50 لە ساڵی یەکەمە 75 لە ساڵی دووەمە لە سانەوە لە ساڵی سێم بۆ چوارەمە ئەپەڕێ ئەویش بە پشکنی نەکرێتەوە وانە 6 مانگ بۆ ساڵ پشکنینی سەریری پشکنین ئێمە وتم فەحسێکم نییە بەڵام ئەم فەحسا خۆزگە هەبایە بەڵام نەیمام ئەوە بە نسبەتەوە ئایا ئەمە لەگەڵ تەمەنی لەگەڵ یەبێت نەخێر لە ساانۆ حاڵەتەکان لە تەمەنی 6 ساڵە ئەڕۆن و لەگەڵی نابێت حاڵەتی زۆر دەگمەنەیە لەوانەیە لە هەموو عێراقا 2-3 ساڵ جارێک دانەیەکیان هەستاری بە پرۆتینی شیری مانگا لەگەڵ تەمەنیا لەگەڵی بێت چۆن دایک تا تەواو بووە نەجاتی ئاجا ئێستا بۆ چۆن دەست پێکەینەوە دوای 6 مانگ بۆ ساڵە گێمە دەست پێ پێدانی شیرەکەین بەس نابێت تۆ یەکسەر شیرەکەی بیتێ ئەبێ یەکەم جار بی ئەو پسکیتە سریلاکە کە شیری مانگای تێکراوە ئەوە دەست پێەکەی سێ ڕۆژ بۆ هەفتێک چاوەڕێکی ئەڵاوەڵا باش بوو دوایەوە ئێ شیرێک زۆرە کوڵێنی بۆی پرۆتینی ناو شیرەکە تێک بشکێ تۆزێکی بەسەر خواردنە ئەوش سێ ڕۆژ چاوەڕێکی ئەڵێ باشە دوایکەیت ماست بەکارێنی ماستی کوردی زۆر باشە بۆچی چونکە ئەمە فەرمنتێشن واتان تۆزێک ترشیە نازم بە کوردی چی پێڵەن نیمانە تۆزە ترشاویانی کۆمەڵک باکتریای سوودبەخشی تای ئەرمەتیان کە ترشا پرۆتینەکەشی کەمە بێ پێشوەی کە شیرە فرێشەکە بێت تۆزێک پەنیریشیێتێ دوایەوە شیرەکەیێتێ ئاگە نەیما ئیترەڵێ پیرۆزە بێت و جاری داهاتوو ئینشەڵڵا شیری خۆتی بەرێ باشە دکتۆر یەکێکتر نووسیەتی بەڕاستی من هەر خۆم ئەم پرسیارەم دانابوو کە لە بەڕاستی بکەم بۆچی لە سەردەمانی ڕابردووە هەمومان شیری دایکمان خواردووە و تووشی ئەم هەستیاری پرۆتینی شیرەش نەبوون ئەمە پێشچیشە بۆ بەڵام دەستنیشان نەکراوە یاخود بە جۆرێکتر پرسیارە بکەم بۆچی ئێستا ئەم بابەتە زۆر بەربڵاوە یعنی دەمی بۆ من لە دەم مناڵا دەمی دایکەکە بکەیتەوە پێنجیان تووشی ئەم هەستیاری پرۆتینی شیرە بوون تاوانەمە لە کۆنیشە هەر هەبووە ڕاستی من نازانم چۆن بۆ بکۆن بەس ئێستا ئەو نەخۆشیانەی کە ڕەبتیان لەگەڵ هەستیاری و حەساسیەتیان لە شتەکانە زۆر بوون سەمە جاران من ینی زۆر زوو لەوانێ بە حاڵێک زیمەوە ببینیە لە مناڵە
ئێستا هەر ئێگزیما زۆر بووم وەکو هینیش لەوانەیە هەبوو بێت ئەمە پرسیارەکەی تری چیاڵێت ئەڵە بۆچی لە پێشتانە بۆ ئێستا زۆر بەربڵاو هەر ئەوەیە ئەجا بۆچی بەربڵاوە ڕاستی ئێستا شەریکات زۆرە شیرات زۆرە لاانە بە جۆرێک لە جۆرەکان ڕکلامین کەبێ بە جۆرێک لە جۆرەکان بوونە دایک و باوکیش لە سا دوت یەکێک حساسیاری هەیە کە بەرنامە کاکرا لە تخوا بامنیش بڕۆم بەس ئەوەی کە من وەڵامە قسەی خۆمەیانی کە من تێبینیم کردووە ئەو ڕێژە زۆرە هەیە ئێمە شتێکی ترمانەیە لە سا هەفتای مناڵ 50 بۆ هەفتە بە جۆرێک لە جۆرەکان ڕشانەوەی هەیە چونکە دەرچێ سەر مەعیدێ بە تەواتی دروست نەبووە ئەمە زۆرە لەگەڵەوە تێکەڵە بێ کە حەساسەتی بە پرۆتینەیە ئەچێ بۆ شوێنێک ئەچێ بۆ لایەک خۆی فەحسێگەکە ئەڵە دکتۆر حەساسەتی هەیە ئەو شیری ئێمە بەکارێنین بۆ منە کە حەساسەتت بە پرۆتینی شیرە بێ ئێمە شیرەکە ئاگۆڕنەوە شیرە هەیە لەنە بازار بە دوو نوع هەیە بۆ نە مناڵەکە هەستیاریشی نییە بەز ڕشاوی هەیە ئەچێ و شیراکرە شیرێکی زۆر گرانە مناڵەکە جا ینی ڕشانەوەکەی پێ باشە بێ ماسەفاتی و شیری کە لە بازارە هەیە ئەوانەی کە بۆ حەساسەتی شیری پرۆتینی مانگایی کردن ئەگە ئەوەشی نەبێ مناڵەکە ڕشاوە بێ عیبی نامێنێ ئەڵێ وەڵا حەساسی هەبوو باش بوو ئەمە زۆرترە لە 10 مناڵ 5 بۆ 7یانوان ئەمە تێکەڵە بێ جاکەی بۆ کلینیک بۆ لای ئەمە زۆر قورسە بڵێ مناڵەکەی تۆ کی ئەلە حەساسەتی بە پرۆتینی شیرەکەیە ئەڵە دکتۆر ئارشایەوە کە من هینم کرد شیرەکەم پێە عیبی نەما باش دکتۆر هونەر لە کۆمەڵگەی خۆمانە زۆر جار قەلەقین لە هەموو شتێ لێشدنا یعنی دایک و باوک نیگەران و قەلەقە لەوەی کاڵێ ئەم شیرانی بەبێ شیری ئێستا خام ینی چۆنەڵی شل هەیە لە بازارە ئەفرۆشرێ و پێکاتەکانی لەسەر نووسراوەی ترهی هەر جۆرە گیاندارێک بێ بەلای خۆشمان شیری فرێش هەیە تر مەڕە بزنە سوزانم مانگایە هەموو حشتری ژانی باسی بەخوا شیری دوولۆڕی جەناب تو بینەران شیری گوێ درێژە کرێڵەن باشترین شیرە بۆ خواردنەوە ینی ئەمەش حەزەکەم قسەیەکی لەسەری هەبێ دایک کاتێک مناڵەکان هەستیاری هەبوو بە شیری مانگا و پرۆتینی شیری مانگا ئەتوانن لەو کاتەیە شیری جێگرەوەی بنێ هی بزن مەڕ یان ئەم فرێشانە چەند لەگەڵیانی کەیسێک تەشخیصمان کرد هەستیاری بە پرۆتینی شیری مانگا هەیە ئەوانە جێگرەوەی نابێ شیری تایبەتیمە نەخێر شیری تایبەتیمانە بە دوو شێواز لە بازار ئەبێ ئەو شیرانە بکڕن باش یا باشترین هەڵ ئەمانە لا بات و شیری دایکی باتێ ئەوانی ئێمە باسی شیری قوتووەکەن کە ڕاغبەتمانە سەری نییە جا بە نیسبەت گریمان ئەگەر تۆ دایکێکی ینی لە سلێمانیە زۆر گەڕا شیری لەو دوو جۆرە دەست نەکە بەس لە خوا بەزابێ سە هەیە لە هەموو شوێنەکە گریمان هەر دەستی نەکە و چۆ ئێران و عراق و دەستی نەکە و پرسیارەکە تۆ بکەینانی ئەتوانە شیری فرێشی بزن یا شیری فرێشی مەڕ ئەوانە تابان ئەوەی هەستیاری بە پرۆتینی شیری مانگا هەبێ لە سانەوەی ئەمانە هەستیاریان بە شیری بزن و شیری ئەوەی تر مەڕ هەیە مەڕیشەیە ئەو دوو شیرش ئەگە مناڵەکەی بێ ناتوانێت هەر شیری گوێ درێژەکەش بزانین باش نییە ئەوان نابوو بواری جوانکاری و چوزانە من لە کتێبەکە ئێمە باسی نەکرد خۆزە زووتر بتە بەس شیری کامەڵانی حوشتر ئەوە گریمانەگە ئایلێک زۆر فەقیر بن ئیشەڵا قەدوان نابێ یان تۆ هەموو عراقیڕە شیرەکە نەبێ ئەتوانە شیری حوشتر بەکار بێنم چونکە بۆ منە ئەوەی کە شیری حەساسی بە پرۆتینی شیری مانگا هەیە حوشتریش پرۆتینی تیا لە سا 5 بۆ 10 حەساسی بە پرۆتینی شیری حوشترە بێ بەس هی بزن و مەڕەکە زۆرەوەنەوە ینی باشە دکتۆر ئەو مناڵانەی کە ئیتر وردە دەستیان بە خواردن کردویتر لە دوای 6 مانگی و هەر بە تەنها شیر ناخۆن هیچ جۆرە خواردنێکەیە ئەوانەی کە ئەم هەستیاریان بەرزە هیچ جۆرە خواردنێکەیە کە ڕێژەی ئەم هەستیاریە بەرزتر کاتەوە گەرە مناڵە بیخوات نه بەزیانی کە تۆ ئەگەر یەکێک حەساسی بە شیری مانگا هەبێت بەس ینی شیری کە باش و بەرزی ناکاتەوە شتێکی وامانیانی بۆن منە بڵێ بە ئەوەش نەخوا باشە دکتۆر ئەم هەستیاری پرۆتینە بە شیری مانگە لە گەورە شایان هەر لە مناڵە هەیە وەکو بیدات باسمان کرد لە سانە و نو زیاتر باشە لە 6 ساڵان نایمێنێ یعنی بۆن منە لەوانێ هەمووی عراقا
دوو سێ ساڵ جارێک یەک دوو کەیسی گەورە هەبێ هەستیاری هەبێت دەگمەنە باش ئەی مێژووی خێزان دکتۆریانی مناڵی یەکەمی کاریگەری زۆرە هەیە کە مناڵی یەکەمی توش بۆڵە بخوا ڕەنگە مناڵی دۆیشم هەمان مەرج نییە بەس ینی بەرزە بێتەوە مناڵ یەکەمی وابێ بۆ مناڵی دوم بەرزە بێتەوە لە عایلەکەیەوە بێ میش بەرزە بێتەوە خوشکە زابرازە نسبەتێک زیاکە باشە پرسیارێکیان پێوتم لە کۆنتترۆلە زۆر گرنگە و پرسیارە وەڵاممان هەبێت زۆر بۆچوون هەیە پێ ئەڵێ دایکەکە غودەی هەیە غودەی هەیە غودەڵە پێ نازەم چ جۆرە قودە ئەڵە شیری خۆت مەیە بە مناڵەکە ئەگەر هەیە ئەو غودێتەوە بگوازیتەوە بۆ مناڵەکەت بنمایەکی زانستی هەیە نەخێر ئەوانەی کە غودیان هەیە بە تایبەتی غودە تەماڵە زۆر زۆرە لە 1 بۆ 250 کەسەیەتی نەخێر نابێ بوەستەندرێ ئەو حەبەشکەی خۆی ئەلسایرۆکسین ئەچێتە شیرەکەەوە یەک عیبی نییە و هیچ کێشەیەکی نییە باشە دکتۆرۆک و پێشەیش باسم لێەوە کرد هەموو دایک و باوکێک حەزەکات منداڵەکەی بە تەندروستین ڕێگا پەروەردە بکات و بەخێوی بکات و گەورەی کات هیچ ڕێگایەک هەیە کە دایک و باوک بیگرێتە بەر بۆ ئەوەی کە وەکو ڕێگایەکی خۆپارێزی بێ کە مناڵەکەی تووشی ئەم هەستیاریە نەبێ بە پرۆتینی شیر وەڵاهی ڕێگەی هەستیاری نیمانە بڵێ وەکوێک کە من ڕێگری لێکن بەس ینی بۆن مونە ئەگە مناڵێکی یەکەمی هەستیاری بە شیری مانگا هەبێت با بۆ دووەمی ئیشاڵە کە خوا مناڵی تریدا لە کاتی سپڕیا بڵە شیری خۆمی ئێمێ کە دەستی کرد بە شیری خۆی با شیری مانگا و بەرهەمەکانی شیری مانگا نەخوا بەس مهمە ینی دانەیەک نووسی لە کۆمنتەکانە وتبیتر مناڵی ترم نابێ لەوەی خۆم زۆری لاکەم لە تۆبام کردو بەس دەبێت لە کاتی هینەکەیانی یەکێک کە شیری مانگا و بەرەمەکانی شیری مانگا نەخوا دایکێک ئەبێ هەموو ڕۆژێک 1 غرام کالیسیۆم بخوا لەگەڵ 800 ڤیتامین دی چونکە بیرمان نەرچێت سەرچاوی دەوڵەمەنی ڤیتامین دی و کالیسیۆم شیرە ینی یەکەمەن شیرە بە دەرەجەی 1 چونکە دایکی شیردە زۆر زۆر زەڕورە ینی کالیسیۆم و ڤیتامین دی باش بێت خۆمە ناتوانین ینی ئێمە ئەومان نییە بچینە بەرخۆر و ئەوە هەر بەعام خۆمان تااقەتمان نیانی باشینە بۆی ڤیتامین دی بەس ئەبێ بیخوا باو دایکە بە ڕێزەش ئەو وەڵامەکەی وەرگرت ئەبێ بیخوا یەکێک شیر نەخوا ئەبێ کالیسیۆم و ڤیتامین دی وەرگرێ بۆ ئیسراحەت کاگینەدان لە دەمیان هەمێنێ باشە دکتۆر ئەو مناڵانەی ترێستا لە وەرزی هاوینین گەرمە وەرزەکە پەتای ڤایرۆسی سکچوون و ڕشان و ئەمانە زۆر بڵاو مرجە بۆ مناڵێک کە تووشی سکچوون و ڕشانە و ئەم بابەتانە بێت لەو کاتانەیە ئەگەر پشکنینی هەستیاری پرۆتینی شیری بۆ بکرێت ئەم پرۆتینە بەرز بێتی تر بڵێ ئەمە ڤایرۆز نییە ئەمە پرۆتینی شیرەکەی بەرزە بۆیە تووشی ئەم ناڕەحەتیە بۆ و زۆر بەقوەتە نازانم پیان و تویان نەوەڵای کەسبی بەس من وڵی چونکە بۆن منە لە کاتی پەتە لە کاتی ڤایرۆسەکە مناڵەکە سکیەچێ تۆ چێ و فەحسەکە ئێستا بۆ بە براند وەکو ترندی لێ هاتوۆیانی ئەچیتە فەحسێکی پرۆتینی احترام بۆ جەنابتان پیسایەکەکەی جاری وە 1000 دەدەچێ یەکسەر یەک عایلە تەواو فریا بکەونەوەە خۆی لە کاتی پەتای سکچوونە لە کاتی کە هەر خواردنەکە پێ نەکەوێت لە کاتی زەحیریە لە کاتی 200 شتمانەیە کە پرۆتینینەوە پیسایەکە بەرزەکەنە تۆ لەو کاتیا بیکەی زۆر لە هەستیاری پرۆتینی شیری مانگا دەرەچێ من هەم بووە بۆن منە خزمێکی خۆم وەزگەستە گوێی لێبێ من خۆم چاودێری یەکەم ئەوی پرۆتینی ڕیخۆڵەکەی 1000 بوو وتی چی بکەین و چی نەکەین و عایلێکی ناسراویشن وتم یەکەم شت تۆ ناچی بۆی شوێنێک دووەم شت نابێت لا هیچ کەسە باسیکەی وتم سەبرت هەبێ دوای 2 بۆ 4 هەفتە چاودێری یەکەین چاودێریمان کرد لە خوا بەزابێ باشش بۆ عیبی نەبوو باش بڕواکەگە بڕۆشتایە شتەکە زۆرە خانە ئەو شیرانی کە بۆ حەساسی پرۆتینی شیری مانگا بن خۆزگە دایک و باو گەزانێت چۆنە بۆنەکەی چۆنە دوور لە ڕووتان بۆنی ڕشانەوەی لێت هەر خۆی پرۆتینەکە پێشەوەی کە بدرێ بە مناڵ لە مەعمەل 2-3 جار هاڕاوە لە بری مەعیدە بی هاڕە مەعمەل هاڕیوێتی تۆگە بۆنیکەن بۆنێکی زۆر ناخۆشی هەیە ناتوانانی بۆنێکی چ جابی بە مناڵ باشە بۆچی لە هەندێک حاڵەتە
دایک و باوکەکان هەستەکەن مناڵەکان لەو کاتی کام شیرانەیە ئێنێ گەشەی نییە هەنستەکەن گەشەی باش نییە جۆری با بڵێن شێوازی گەشەی مناڵ پەیوەندی بەم شیرانەوە هەیە خۆی دووشت هەیە دووشت هەیە دوایین پرسیار دکتۆرکە یان وەکو دوایین پرسیار ئەوکو دوایین پرسیار دوایین قسەی خۆمە وەکو دوایین پرسیار ینی بۆ نمونە ئێمە ئەگەر مناڵێک ئانە شیری ئەخۆن دایمە خڕتر و پانترن ینی دایک حەزەکاڵە مناڵەکەم جوان خاپە بێ مناڵەکە بەس ئەمە دروست نییانی شیری دایک عادەتەن ئایکیو بەرزترە بێ لەگەڵیشا قشت و وشتە بێ دەردی خەڵکی پشت دەرایە قشت و وشتە دانەی ئەگە دوو مناڵ بێ دانەیەکیان شیری قوتووی خوارد بێ بە دەردی حەساسەتی بێ دانەیەکیان خەپێ و ئاوا ئاڕوا تۆزێک تا ئاگاتێرە تۆزێکی پێچێ بەس دانەیەکە شیری دایکی بخوا زیتەڵە تۆزە زەعیفە قشت و وشتە ئێت ئەویا ئەوواکە دەستکار هەم شتانەکە ئەمە جیاوازیەکە کە زۆر جار دایکان ئەبینن زیاتر سەرنجیان لەسەر خەپەکە خۆی ئەمەی تریان تەندروسترەوە نیە دکتۆر زۆر زۆرانی ئایکیان بەقوەترە هەنێک ماواد ئایکیو هەیە لە شیری دایکە هەیە زۆری فەرقم زۆر باشە دەست دو قسەی من ئینشاڵڵا بۆ ئەی دایکان ینی بە دوور بن لە حەساسەتی پرۆتینی شیر لە شیر پێ نەکەوتن لەوەی کە دوو سێ جار داغلی خەستەخانە بن سکیانە چێ هەوکردنی سنگیانە بێ باشیری خۆیان بم بە مناڵەکان ینی زۆر زۆر باشە لە کاتی حەملە بیخەنە مشکی خۆیانە باشیری خۆمانیێنێ لە دوای حەمل بە هەر بڵند شیری خۆیانیێنێ خواردنێکی باش بخۆن ئەگە شیریان نەبوو لەخوا بەزابێسە چەند ڕێگایکی ترن کە شیری دایک زیاکەن زۆر ڕاستە دەست خۆش بێ دکتۆرگیان سوپاس بۆ زانیاریەکانی بەڕێزە بەرنامەکانی بەشیان هێنەی ناکرد ئینشاڵڵا جارێکی ترینەوە بەڕاستی شتەکە زۆر زۆرە وایە بەچووکەتر قسەی لەسەرەکەین دووبارە دەستە خۆش بێ دکتۆر بەڕێز و سوپاس سەلامەت بیاخەن